لەسەر پشتی هەرێمی کوردستان لە بودجە و شایستە داراییەکانی عێراق و وردبینی و چاودێری دارایی من میوانێکم لەگەڵە لە ستۆدیۆ دکتۆر محەممەد زراریە بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی. دکتۆر بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. دکتۆر بابەتەکان بە جۆرە لە جۆرەکان ئاڵۆز بوو. ئێمە بە تەماین پارەی دیکە لە بەغاوەرگرینەوەتانی لە دادگای فیدراڵی حالیەن شکاتێکمان لەسەر ئەو قەرزانەی کە حکوومەتی عێراقی داویەتی بە هەرێمی کوردستان. ئێمە چاوەڕێی چی بکەین لەم کۆبوونەوەی کە شاندی هەرێمی کوردستان ێستا لە بەغدا لەگەڵ حکوومەتی عێراقی ئەنجامیەدات؟ ئایا ئەتوانین هیوایەکمان هەبێ بەوەی کە طبعاً پێچە هەموارکردنەوەی یاسای بودجە کاتی زیاتری بێت، بەڵام بێت شاندەکە هەوڵی چی بات؟ یعنی ئەگەر بە کورتی پرسیارەکەم کورتکە. بەڵێ کاگەمار طبعاً مەوزوعی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هەموو چین و توێژەکان مافەشی ڕەوای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە وەکو هاوڵاتیی عێراقی کە بودجەی عێراق تەنها بۆ ناوەڕاست و خواری عێراق نییە، بۆ خولۆ هەموو عێراقا کە هیچ ساڵی 2023 و 24 و 25 لێرە بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە کە باس بکرێ بەڕاستی خودی یاساکەی یاسای بودجەی 23 و 24 و 25 کە بەڕاستی ئەگەر بین سەیری بکەین بە جۆرەك لە جۆرەکان غەدرێکی زۆر لە هەرێمی کوردستان کرایە بەپێی ئەو یاسایە. چونکە ئەو یاسایە ئەمە حسە چیلۆ دانایی باڵێ نسبەک کە 12.67 بەڵام خۆی لە ئەسڵدا ڕەنگە ئەگەر بێت حسابی ژماری دانیشتوان بکەین ئەسڵەن زیاتر بێ. ئەوەش لێگەڕێ بینەوە سەر مۆزوعی 12.27ەکەی لەوێش بەڕاستی کە پێشتریش لێرە باسمان کردیە لەو ستودیۆیە باسمان لەوە کردێکەوە بەڕاستی ئەوەی کە غەدر لە هەرێمی کوردستان دەگە خودی یاسایەکەیە لەبەرەوەی یاسا کە لە فقرە 11 بڕگەی 2 باستەوە دەکا تحدد حصة إقليم كردستان من مجموع الإنفاق الفعلي أو إنفاق فعلي براستي هاوڵاتی هەرێمی کوردستان هیچ مجبور نییە باجەکەی بدالۆ لەبەرەوەی بەپێی ئەو بڕگەیە ئەو نسبەی کەلو دێ لە بودجە ئەو بڕێکە بۆ دێ لە بودجە بەپێی ئینفاقی فعلی. ئینفاقی فعلی چییە؟ ئەوەی کەوا عێراق چەند سەرف بکە نەک چەند بودجەیتی دووشی زۆر لێک جیاوازە. بۆ نمونە مەسەل بودجەی عێراق بە نزیکەی 200 تریلیۆنە، بەڵام عێراق لە ساڵەکە بەتەواوی 100 تریلیۆنی سەرف نەکردیە، خەرج نەکردیە. ئەوە نایە لەو 200ی 12.67 بداتێ. ئەگەر لەو 200ی 12.67 بداتێ دەکات تقریبا نزیکەی 13-14 تریلیۆن دینار ساڵانە. ئەوە حسەی تووە لە قانونی موازنە، بەڵام دێ لە 100 تریلیۆنەکە خۆی سەش نێ تقریبا 90 تریلیۆن کەواتە لێرانە ئەگەر حسەیت و 14 تریلیۆن بی لە ساڵک بەپێی ئینفاقی فعلی لە 14 تریلیۆن دەبتەوە 6 تریلیۆن لۆ لەبەر ئەوەی تقریبا عێراق 140 بودجەی تەخمین کراوی سەرف کردیە خەرج کردیە کە 200 تریلیۆنە لە هەر ساڵک. تەماشا دەکەین لە ساڵەکە تەواو بۆ نەگەیشتە 100 تریلیۆن تقریبا 90 تریلیۆنی خەرج کردیە بە هەموو سێکتەرەکانی ئیستیسماری و تەشغیلی و جاری بە هەموو دکتۆر ئێستا ئەوەش نانێرن. بەڵێ مەبەستم کاکێ ئەمار خۆی لە بەپێی یاساکە لە 2023 ئەوان حیسابی دەکەندرێن ئەمە ئەو حسەمان ناردیە بەپێی ئینفاقی فعلی ئەنگۆ حسەی خۆتان وەرگرتیە. زۆر زار باسەوە دەکەن کە بە زیادەوەش وەرتانگرتیە. ڕاستە بەپێی ئینفاقی فعلی ڕەنگە وابی، بەڵام لە حقیقەتدا بودجە شتێکی تەخمین نییە. ینی ئەو ئینفاق فعلیە لە هیچ شوێنێکی دنیا نییە. ئەتوو بودجەکەی من چەندە، حسەی من چەندە، من چەند دەتوانم سەرفکەم دەبی بمدەیە مەسەلەن سەقفی خۆم هەیە، سەقفەکەم ئەوەیە کە مەسەلەن با بڵێن 13 تریلیۆن 4 تریلیۆنە 4 تریلیۆنیم بدە زیاترم مەدێ. ئەمن لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی 11 تریلیۆنە لە هەر ساڵێک تەنها بۆ موچە خۆران. باش ئەوە لە 2023 بوو دکتۆر، هەرچەند بودجەکە وەکو وتێ بۆ 3 ساڵە، بەڵام یاسا هاتوونەت پێمان خستۆتە ساڵێکی نوێەوە ساڵی 2024 موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێی موچە ئەکەن. ئەبێت چی بکرێ بۆ ئەوەی حکوومەتی عێراقی، ینی تەمانەوان کۆمەڵی داواکاریان هەیە، ئەو داواکاریانە بە تایبەتی حسابی خیتامی ساڵی 2023 ئێوە وەکو وەزارەتی دارایی وەکو دیوانی چاودێری دارایی چەند جارێ ئەوانی شاتون سەردانی ئێوەیان کردووە، هەموو شتەکانی ئێوە تەواوە و هەمووتان خستۆتە بەردەستی ئەوان. کاکەمەر با بەرچاوڕوومبی ئەمە وەکو دیوانی چاودێری دارایی نەک وەکو وەزارەتی. بەڵێ ئەوە ئیشی وەزارەتی داراییەکەوە حساباتی خدامی ساڵ ئامادە بکە. ئەوە عادەتەن ناکرێ مەسەلەن
لە کۆتایی ساڵ ناکرێت دەکەوتە ساڵی دواتر ئێستا مەسەرەن 2024 تا کۆتایی یەک یان ڕەنگە بکەوتە مانجی تا دەتوانن ساباتی ختامی ئەو ساڵی پێشووتر ئامادە بکەن. ئەوەی کە داوا کراوە وەکو دیوانی چاودێری دارایی کە لە قانونی موازنە هاتیە و ئەوەی بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانیش لە هەفتەی نۆ بڕیاری لەسەر درایەکەوە هەردوو دیوان دیوانی چاودێری دارایی هەرێم لەگەر دیوانی چاودێری دارایی بەغدا سەرپەرشتی ئەو با بڵێن پرۆسەیە بکەن. باش ئەمە وەکو دیوانی چاودێری دارایی هەرێم و لەگەر بەتەنسیق لەگەر دیوانی چاودێری دارایی بەغدا کە هاتن لێرانە داتاکانمان ئەمە وەکو لایەنێکی با بڵێن سربەخۆ داتاکان وردبینیمان لەو کوردیە ئەمەش نەبووینە بەتەنها وەکو دیوانی چاودێری دارایی هەرێم بەڵکو لیژنەی ئەوانشمان لەگەر بووە لیژنەکە هاوبەش بووە ئەو داتاییکەوا پێویست بووە ئەو با بڵێن لە میلاکات لە بڕی بوچەی پێویست موچەی پێویست کە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچە خۆران پێویستە دابین بکرێ ئەمە بە ڕوونی و بە ئاشکرایی بە راپۆرتی خۆمان تەسلیمی هەردوو جیهەتی معنیمان کردیە کە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و لەگەر ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتحادی هەردووچیان ئەو راپۆرتیان لەلایە زۆر ساک دەزانن کەوا میلاکاتی هەرێمی کوردستان چەندە ئەوە بەواژی هەردوو دیوان بووە تەنها ئێمە نەبووینە دیوانی چاودێری دارایی هەرێم بەڵکو دیوانی چاودێری دارایی حکوومەتی ئیتحادیش وەکو چۆن من وەکو بەڕێوەبەری گشتیت واژم لەسەر کردیە ئەوانش بە هەمان شێوە بەڕێوەبەری گشتیانە بۆ واژیان لەسەر کردیە کە ئێمە با بڵێن وەکو تیمی دیوانی چاودێری دارایی هەرێم واژمان لەسەر کرد. ئەوە لێرانە بەڕاستی ئەوەی کە ئەوان ئێستا دەزانن کەوە حکوومەت هەرێمی کوردستان پێویستی بە چەندەکەوە نزیکەی 940 ملیارە لە هەر مانجێک پێویستە موچە خۆرانی هەرێمی کوردستان بدرێ بە هەموو چینی توێژەکان فەرمانبەری با بڵێن فەرمی فەرمانبەری گرێبەست پێشمەرگە خانەنشینی پێشمەرگە و خانەنشینی مەدەنی شەهید و ئەنفال چاودێری کۆمەڵایەتی ئەوانە بە هەمووی بڕەکەی دەگاتە تقریباً نزیکەی 940 ملیار دینار لە هەر مانجێک. ئەمە ئەگەر بێت و سیر بکەن لێرانە حکوومەتی عراقی حکوومەتی ئیتحادی ئەو بەحسابی خۆی ئەو بڕەبوجەی ناردیەکەوە حەسەی مەیە حەسەی مێ بەڵام بەپێی بەچێ بەپێی ئینفاقی فعلی کە بەڕاستی وەکو باسم کرد ئەوە غەدرا ناکرێ بەپێی ئینفاقی فعلی ئەتوو بنێری ئێستا ئەو هەوڵە هەیەکەوە بتوانن ئەو بڕگەیە هەموار بکەن وەزارێکی تر وەلە ئەو بڕگەی احتیمالە نزیکەی دوو مانجی بووە ئەگەر بە نۆرمال بڕوا سل ڕۆژ تا دوو مانگ هەنگاوی ئانی بۆ چارەسەرکردنی کێشەی موچە خۆران ئەگەر بە کورتی جوابم بیتەوە چییە وەکو ئەڵەی کاتەکە درێژە خایانێ بۆ هەموارکردنەوەی پرۆژە یاساکە بەڵام بۆ موچە خۆرانی واللهی دەکرێت کاگە ماڕاواز شەشی زۆر قرس نییە بەڕاستی ئەگەر نیەت هەبی بیکەن ئێستا مە لە ساڵی نوێینە حسەی ما هیچ نەبی ئێستا دیارەکە ئەگەر بەپێی ئینفاقی فعلیش بی حسەی هەرێمی کوردستان نزیکەی 6 تریلیۆنە و بەسەرەوەش بەپێی ئینفاقی فعلیش بی دەکرێت بە سلفە بنێرن مەسەلەن سلفەکان هەرجاری مەسەلەن 700 ملیارە 800 900 هەر مانگەی بینێ تا چارەسەر دەبی ئەوە یەک لە حەلەکان و دەشکرێ وەکو حسەی خۆت بلۆت بنێرن بڵێن ئەو حسەی تووە لە هەر مانگەک کە ئەگەر هیچ نەبی مانگەکانش تەقسیم بکەن مەسەلەن ئەو 6 تریلیۆنە تقریبا دەکا مانجی لەوانەیە 600 ملیارێک بکە ئەوەش دەکرێ و دەشکرێ بگەڕێنەوە سەر قانونەکە چونکو لە قانونەکە باس لەوە دەکا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچە خۆران بەپێی قانونەکە 958 هزار فەرمانبەری با بڵێن فەرمی دیاری کردیە عفو 558 عفو 658 فەرمانبەر ئەو بڕێ 658 حسە چیلۆدانایە با بڵێن گوژمە چیلۆدانایە ئەوش 9 تریلیۆن و 300 ملیار دینارە ئەگەر تەقسیمی سەر 12 مانجی بکەین دەکا 775 ملیار لە هەر مانجێک دەکرێت ئەو 775 ملیارە مانگانە بنێردرێ تا کێشەکە چارەسەر دەبێ و ئەو بڕگەیە هەموار دەکرێتەوە و کێشەکە حەل زۆر باشە دکتۆر محەممەد زراری بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی زۆر سپاس بۆ جەنابە.